بەناوی خی گەورە میهرەبان هەندێک کێشەی تەندروستی هەیە پاش چارەسەرکردنی کێشەی دەرونی بە دوای خۆیان بەجێ ئەهێڵێ. بۆ نمونە ئەو گەنجانەی کە بەهۆی بەرکەوتنێکەوە یا بەهۆی حادیسەیەکەوە یا بەهۆی سوڕانی یەکێک لە گونەکانیانەوە تاکێک لە گونەکانیان بەهۆی نەشتەرگەریەوە لە دەست ئەدەن. ئەمە دواتر کێشەیەکی دەرونی و خەمۆکی و ناڕەحەتیەک لەو کەسەیە بەجێ ئەهێڵێت. هەندێک جار هەیە ئەو کەسە بەبێ ئەوەی کە پێی بزانرێ یەکێک لە گونەکانی یا هەردووکیان دانەبەزیوە کاتێ ئەگاتە تەمەنێکی گەورە دوای ئەوەی کە تەمەنی 20 ساڵی 25 تێ ئەپەڕێنێ و دوای ئەوە هەستە کات کە شتێکی ناتەواو لەو شوێنەدا هەیە کاتی ئێمە هەین بە نازوور ئەمانەوێت ئەو دابەزاندنی گونەی بۆ بکەین هەندێک جارە بینین گونەکە پوکاوەتەوە یا دانێکیان پوکاوەتەوە یا ئەتوانین تەنها گونێکی بچووکی ماوەتەوە بیهێنینە بەشی سەرەوەی بنڕانی. لەو کاتەیە ئەو کەسە هەردوو تورەکەی گونەکەی بەتاڵە بۆیە ئەبێتە هۆی کێشەیەکی دەرونی هەست بە کەمیەکە و هەروەها هەندێک جار بۆ پرۆسی هاوسەرگیریش تووشی ترس و دڵڕاوچی ئەبێ و ناتوانێت ئەو هەنگاوە بنێت. زانست پێشکەوتنێکی وای بەخۆیەوە بینیوە کە توانیوێتی پارچەیەک لە مادەیەک دروست بکرێت کە بتوانین داینینەوە لەو شوێنەیە دوای ئەوەی کە نەشتەرگەریەکە کرا و ئەو کەسە ئەو ئەندامە گرنگەی لە دەستیا بۆ ئەوەی کە شێوەی ئەو شوێنە شێوەی نۆرمەڵ و ئاسایی خۆی لە دەست نەیات ئەکرێت ئەو پارچە دروستکراوە تایبەتە بە شێوە و بە حەجم و قەباری تایبەتی خۆی بۆ ئەو کەسە لەو شوێنەدا دابنرێ بۆ ئەوەی کە ئەو کێشە دەرونیەی توش نەبێت. ئێمە ئەمڕۆ هەڵەستین بە ئەنجامدانی نەشتەرگەریەک بۆ دانانی دوو گونی دەستکرد بۆ هاوڵاتیەک کە تەمەنی 25 ساڵە و بەداخەوە بەهۆی ئەوەی کە پێی نەزانراوە لە مناڵیەوە هەردوو گونەکەی لە ناوسکیا بووە. دوای ئەوەی کە ئێمە نازوورمان بۆ ئەنجامدا یەکێک لە گونەکانی بە تاوەتی پوکا بووە و دانێکیشیان زۆر کورت بوو کە توانیمانە تەنها بیهێنینە بەشی سەرەوەی بنڕانی. بۆیە ئەم کوڕە هەست بە ناڕەحەتێکی زۆری دەرونیە کات و ئێمە دوای ئەوەی کە دانیشتین و چەند جەلسەیە قسەمان لەگەڵا کردووە گەیشتینە ئەو بڕیاریکەوە ئەم دوو گونە دەستکردەی بۆ بەدەست بێنین و هەردووچانی ئیشاءڵڵا بە نەشتەرگەریەکی ئاسان بۆی بخەینەوە ناو ئەو شوێنەی کە شێوەیەکی تا ڕادەیەک ئاسایی بە خۆیەوە ببینێ و ئەو باری دەرونی و ئەو ناڕەحەتێک کە ئەو کەسە تێدایەتی نەیمێنێت. هیوادارین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست بن. سمارت وەرچەرخانە.